مناڵ ئارایشگەی گەورەکانە زۆر شت ئەبینە کە پێویست ناکات لەو تەمەنەیە بیبینێ و داوای بکات و زۆر شت ئەبیستێ کە پێویست ناکات بیبیستێ. ئامانجی کارەکە تێکەڵ نەبوونە بە ژینگەی گەورەکان لە کارێکی جیاواز و تایبەت بە مناڵان خاتونێک ئارایشگایەکی تایبەت بە مناڵانی خواردەمەند 13 ساڵ کردوتەوە. من بۆ مەبەستە ئەچمە لای خۆی خات و خەڵات سڵاو لێبێت باسی ئەوم بۆ بکەی دروستبوونی بیرۆکەکە چۆن بوو ئەم ئارایشگایە چۆن ئەم بیرۆکەی بوو هات. بەخێربێن سەرچاواتن سەرەتای دروستبوونیە و بیرۆکەیەم لە کچەکەمەوە بۆ هات ڕاستی کاتێکە نەمەویست تێکەڵی ژینگەی گەورەکانی بکەم و پێویست بوو کە بیبم بۆ ئارایشگایەک بۆ قژ بڕین بە مەبەستی قژ بڕین بەڵام نەمتوانی کە بیبم بۆ ئەو شوێنە لەبەر ئەوەی کە هەستم ئەکرد هەنێک یعنی ژینگەکەی هیچ گونجاو نییە بۆ ئەو و مناڵ ئارایشگەی گەورەکانە زۆر شت ئەبینە کە پێویست ناکات لەو تەمەنەیە بیبینێ و داوای بکات و زۆر شت ئەبیستێ کە پێویست ناکات بیبیستێ وەک ئەوەی کە مەسەلەن قسە و باسی گەورەکان و هیچ گرنگێکی تەواو نایەن و تەعاملێکی مناڵانە ناکەن لەگەڵ مناڵەکاندا و هەروەکو گەورە تەعاملی لەگەڵ ئەکەن بۆیە بە پێویستم زانیە کە نەک خۆم و هەستم کرد زۆر دایکی تریشەیەکە ئەو شتە زۆر بە گرنگ ئەزانێ کە مناڵەکەی لە شوێنێکی پەروەردەی یابێت. زۆر باشە. پێشوازی مناڵان و دایکان بۆ بیرۆکەی ئیشەکە چۆن بوو؟ وڵا زۆر بە خۆشحاڵیەوە هەر دایکێک هاتوۆتە ئێرە سەرەتا زۆر شوێنەکەی پێجوان بووە و زۆر دەستخۆشی کردووە و زۆر بەیان ئەڵێن کە ئێمە زۆر دەمێکە چاوەڕێی شتێکی واین و لە وڵاتانی تر بینی بوویان و ئەیانوت خۆزگەمان خواستۆ کە لە وڵاتی خۆمان شوێنێکی بەم شێوەیە هەبێت کە تایبەت بە تەنها بە مناڵان و شوێنێکی پەروەردەی بێ و ئەو کەسانی کە لێرەن هەمویان کەسانێکن کە تەخەڕوجیان کردو و پەروەردەین و خۆشم ساڵانێکی زۆر لە پەروەردای ئیشم کردووە بۆیە یعنی زۆر باشی ئەزانم کە مناڵ چی پێویستە و چ تەعاملێک پێویستە لەگەڵ مناڵا بکرێ. تا چەند گرینگە کردنەوەی شوێنێکی لەم جۆرە بۆی کە مناڵان تێگەڵی ژینگەی گەورەکان نەبن؟ وڵا بەتەکید زۆر گرنگە لەبەر چی لەبەر ئەوەی هەتا فەرقەکە نەبینیت هەست بۆ جیاوازیە ناکەی کە لە بینی ئەم دوو شوێنە هەیە هەستەکان لە شوێنێکی زۆر پەروەردەییایە و زۆر جار دایکەکە جێ هێڵێ لامان کە ئەوە زۆر ماوەی خۆشحاڵیە کە ئیشێکی هەیە ئەڵێ زۆر ئەوەنیە مطمئینە لێمان. زیاتر لە بۆنەکاندا سەردانتانەکەن یاخود هەموو کاتێک وەکو ڕۆژانی تریش کراوە؟ وڵا لە زۆربەی کاتەکانە سەردانمان ئەەکەن و زۆر دایک تەنها بۆ ئەوە نایهێنە کە شتێکی پێویست بێ زۆر جار ئەیان هێن تەنها کەشێکی خۆشی مناڵانە وەرگرن کچەکانیان بەتایبەت. زۆر باشە. لێرە چیان بۆکەن چیان بۆکەن وەبزانم مایکەپیتیانە؟ نانا ئەوە گەڵەتێ گەیشتنێکە کە زۆربەی کەسەکان کە ئەڵی ئارایشگای مناڵان وا هەستەکەن کە مەیکاپە وا هەستەکەن کە جوانکاری دەموچاوە بەڵام بە پێچەوانەوە هیچ ماوادێکی کیمیایی لێرە بەکار نایەت هیچ شتێکی ناپەروەردەی لێرە بەکار نایەت. ئەوەی کە بۆیان بەکارێن ئەوەی کە بۆیانەکەن چی؟ بەڵێ ئەو شتانی کە لێرە هەیە قژ بڕینە بە دەرەجەیە کە زۆر پێویستە قژ بڕین و دووەمیان چی بوو؟ یەکەم قژ بڕینە و دووەمیان ئەستایلەکانی قژە بۆ بۆنەوە ئاهەنگەکان بۆ تەخەڕوجیان بۆ لەدایکبوونیان و هەروەها نینۆکمان هەیە کە هیچ ماوادێکی کیمیایی بۆ نینۆک بەکار ناین تەنها شتێکی بۆیەکی سادە و ستیکەری مناڵانەیان بۆ لە ئین و هەروەها عەزیمان هەیە عەزیەکان هی شازادەکانن ئەو شتانی کە لە مناڵی و مناڵ حەزی لێتی و دڵخوازی خۆیانە. زۆر باشە. ئەمڕۆ کە عارفە و پێشدەژنە سەرەگرتن و نۆرەگرتن هەبووە من کە هاتم دیمەنەکانم بینی کەمێک قەرەباڵغ بوو. ڕاستەکەی بەڵێ بەتاکید لە هەفتەیەک لەمەوە پێشەوە سەرە نووسراوە بۆ ئەمڕۆ کە پێش جەژنە ویستویانە کە زۆر تازەوێ بۆ جەژن و ئەمڕۆ ڕۆژێک پێش جەژنە بۆیە سەرەت نووسراوە و لێرە بە نووسین و بە مەواعید سەردانمان ئەکەن لەبەر ئەوەی حەزەکەین گرنگی تەواویان پێبین مناڵەکان و زۆر چاوەڕێ نەکەن و هەروەها بۆ کاتی چاوەڕوانیشیان کە کەمێک لەوانێت تەخیر ببن بەهۆی ئەگەر بەریەکەوتنیان هەبێ شتی تایبەتمانێک کە مناڵەکان پێوەی خەریک بن خۆیان بووکەڵیان هەیە کە بە قژیانەوە خەریک بن و ستایلمان بۆ دروست بکەن.